من ڕاوی ڕەشۆلەی دەکەم ڕەشۆلەی دەگرم دەخۆم لە خواردنێ باشە ئانەک لۆ فرۆشتنێ تێگەم ئەجە جایزە جایز نییە قوربانگیان ڕیشۆڵە لە کوردستان هەیە بەرێ کۆچبەرە ینی لە ڕووسیا دێتێنە ماوەی لێرە دەبی مانگێک دوو مانگە چی دوای دەگەڕێتەوە زۆر باشە سروشتەکەی جوان کردووە ئەرێ وڵە جوانی کردێ بەس گۆشتەکەش خۆشە مامۆستا باشە زۆر یەکەمە کو ینی زۆریان کەم یعنی ژمارەی ئەو ڕیشۆڵانە کەمن زۆرن ناگەلە زۆرن مامۆستان وەکو دروست قوربانگیان دروستە بەس من وتومە لە کوردستانە داواتان لێ ئەەکەم ڕاو مەکەن بە هیچ شێوازێک چکە کوردستانی خۆمان ینی لە ئەنفالەکەەوە ئەوەی من لە بیرم بێت باشە لە ئەنفالەکەەوە تا ئێسا ینی کەش و کێ و شاخ و دەشت و دۆڵمان هەمووی قەڵاچۆ کردووە هیچی نەماوە هیچی نەماوە ینی تۆ سەیریکە ڕەوە ئاسکێ لە کوردستانە نابینی ڕەوە بزنەکێویەک نابینی کاکە وەڵڵە هەتای سا بڵێم بە دووچاوەکانم کەوم نەبینیوە لەو دەشتا بسوڕێتەوە باشە ینی تۆ سەیریکە ئێمە بزانە قازە کێویمان هەیە پێ بۆ خۆی لەسەر چەمێک بۆ خۆی لە ناو ئاوەیە ژیان بکات بلەوەڕێ لە ناو ئاوەکەیە مەلە بکات لە ناو ئاوەکەیە نەمبینیوە نەم مراویم بینیوە کورە کاکە گیان ینی شتی کێویمان نەماوە باڵندەی کێویمان نەماوە بار حاڵێک ئەمانەی تۆ باسێکی کۆچبەرن بەڵام من داواتان لێ یەکەم ئەم کوردستانی خۆمان پێویستە ینی بگەڕێتەوە سەر سروشتە تەبیعەکەی خۆی ینی من جاران بۆم باسەکەن هەفتاکان و هەشتاکان و ئەوانە خەڵک چۆت ینی لەگەڵ بزنەکێویە دەسی هێناوە بەسەر بزنەکێویە لەو شاخانی خۆمان ینی بەڕە و ڕەوە ئاسک و کە و سوێسکە و ئەمانەیان بینیوە بەڵام ئێستا لە کوردستانە هیچی نەماوە بەداخەوە اینجا خەڵک لێرە چیەکە چۆن ڕاویانەکات باوەڕتە بێ بە تاپڕ بە بیکەیسی بە دۆشکە تەقەیان لێکراوە وا ترسێنراون داماوانە ینی بە ڕۆژ جاری هەر نایانە دەرەوە ئەگەر بوونی هەبێت ئەو حیوانە کێویانە ئەو باڵندانە ئەگەر بوونیان هەبێ لە کوردستانە ئەوە جارێ بە ڕۆژ ناوێرن بێنە دەرەوە ڕاست بە شەویش لە هەموو چرپەیەگە ترسن لە هەموو ڕووناکیەگە ترسن ینی تۆ سیرکە لە کوردستانە چۆن ڕاوە ماسیەکرێت کارەبا لەو بەحرادن کارەبا لەو جۆگەلەیە ئەدەن کارەبا باشە ئەخەمە ئەمە بە چه شایعێ جایزە ڕوومانەی تێکا ماڵێکت یاخوا ڕوومانەی تێکات تێگەی یان ئەچێ زەهری ئەداتێ کەواتە قوربانگیان شتەکانی ئێمە تەندروست نییە من بۆیە بە تۆ ناڵێم بڕۆ ڕاوی بکە لەبەر ئەوە من حەزەکەم ئەم وڵاتە بچێتەوە بواری طەبیعی خۆی ینی ئەو باڵندانی جاران کە لە شاخ و کێوەکانی کوردستان ژیانیانە کرد بگەڕێنەوە ئەو سروشتە طەبیعەت بگەڕێتەوە بۆمان ئاژەڵە کێوی و باڵندەکان زۆر بن ئەو کاتە کە زۆر بن خۆیان پێویستیان بەڕاوکردنە بەس مامۆستاگیان ئەوەی ئەم دەگرم نە بە تاپڕن نە بە توت بۆ شتانە نییە بە تۆڕیە یعنی یەقلیان ئەزێتیش ناخۆن چەند داناگری ڕۆژی وەڵا ڕۆژ نییە هەفتەی هەیە لەوانەیە هەفتە هەیە 150 چی دەگرم ماشەڵڵا 150 دانە سەرە بڕی بەرێ ئەی هاوار ئەرێ وەڵا مامۆستا وەڵی قوربانگیان من ناڵێم لە بابی حرام و ناڵێم حرامە بەڵام بەخۆی مامۆستا یعنی نەبتە ئەوەش هەمووشم دایتە دۆست و برادر بەخۆ خواردیتم یعنی نەکبری فرۆشتنم نییە من تێگەم قوربانگیان تێگەم بەڵام برا بڕۆ بریشکی کوردی بکڕا کورە کاکە قەلێ قازێ شتێکەوانە بکڕا باوەچەیە بخەنەوە لە کوردستان قوربانگیان با ئەم کەش و کێوانی کوردستان بڕازێتەوە بە باڵندەی جوان و بە باڵندەی کێوی بار حاڵی خوای گەورە دەروی خێر لە تەواوی ئەو خەڵکە بکاتەوە خۆی ڕاوکردن حەڵاڵە بەڵام ئەبێت ینی ئەو دەشتە بای ئەوە بزنە کێوی و باڵندەی و حیوانە کێوی تیابێکە ڕاوی بکەی بەڵ بەداخەوە لە کوردستانە هیچ نەماوە